دایک بوونی دووبارە و دوور لە خاک ڕێی پتاک ڕێبرانی سیستم و ژیان لەناو پاک کۆمەڵێکی زاڵبان بە خەوانێکی فەسەب لێرە سەردەمان دەگەڕێتەوە بە سەردەم ڕاهیەتر باب شەر پڕبووە لەوانەی وەوتی فیلسوفیان پێفشەن و سەرخۆش بۆ مشەوش بووە لێی وشە دەتکوژم بە باڵگە تاوانباری ناو دادگە قسە لەسەر قسە موساوی ئاوێزان بوون لەناو پاسگە تەواوی بەندیخانەکانی ڕۆژهەڵات پڕ بۆ لەو کەسانی وە خوێندویان و زانیان خوێندیان و زانیان تێگەیشتن بە خۆرافات مێشکە دەشۆن و ئەتخەنە ناو ڕەواگەر کەسێک شەستا دەڵێن نەخۆشە و پێویستەتی بێتەوە ئێستاش کێشە تەستیوەکەی بەهەشت و ئادەم حەوا ئەتەوا بڕۆیتە پێش قەت ناگەیت بە حاجەت و ڕەوا دۆزەخێکی بێتەوە معنایە زەویەکان و کاینات ژیان هێزارمیشتە بێ بێسوودە لە دنیای معنەویات کاتێکە بیرکردنی زۆر دەتباتە ناو قۆڵای بیرت خۆری ڕۆژت دەگۆڕێ بە ڕەشای ژین و تاری بیرت لەناو دنیایەکی تاریکدا کە هەموو بۆ سیستمەکان و بۆ کەسانێکە ژیان من بۆ خۆم ژیان بۆ خۆم